سڵاو لێ بێ کاکە سلااو لە تۆش خاتم چۆنی؟ بەڕێزی سپاس دەکەم. باشی نای بەڕێزت؟ علی کاک علی کاک علی ئەمە دوکانی خۆتانە؟ نەوەڵی وەستایەکەمە تۆ لێرە ئیشەکەی بەڵێ. مهم مەبەستی من لەوە بکە لێرە ئیشەکەی بالضبط بەڵێ. دەی لە شستا سپاس دەکەم بەڕێزی. بازار چۆنە؟ الحەمدولله لەخوای بەزیاد باشە شکر. لەخوای بەزیاد یاخوا باش سپاس بێ. دەکەم بەڕێزی. مشتریەکانتان پێیان معاملە زۆرەکەن؟ باشم باش باشە. لەخوای بەزیاد یعنی ئێوە سەرەکانتان گونجاوان زۆر لەخوای معاملە بەزیاد بیارێ وەڵا دەی باشە لە سپاس شستاق دەکەم بێ بەڕێزی. شتێکی خۆشم بۆ باس کە لە کاتی ئیشکردن بەسەرت هاتبێ بە قورآن ئیمە زیاتر مشتری بەڕێکردنا مۆزوع شتی خۆش لێرە نایەت ئەی لەگەڵ برادەرانە؟ وەڵی برادر شتیوان نیمە لێرە بەنسبەت ئەمەم نوێمە لێرە 2 سارە لەو زادەمە ماشەڵڵا 2 ساڵ لێرە لە نوێ نوێ دەکات بەنسبەت من نوێ دەکات نا مەبەستم برادری ئێرە نییە دوکاندار و دراوسێ دوکان و ئەوانە لای ماڵەوەش ڕەفیقە نییە؟ ناوەڵا وەڵا کوڕەکەمان گۆشەگیرە حەزی لە ڕەفیقایەتی ئارێ وەڵا باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ وەڵی باشم باش باشی بەرە دەی زۆر چاکە پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات تەواوە. حەز زیاتر لە چی خەڵاتەکە چی بێ حەزی لە بابەتی ئەلکترۆنی و موبایل و ئەو شتانە یان حەز لە چەرە سوشتە وڵی پرسیارەکەی کە بابزانم باشە بێ باشە پرسیارە لە یەکەم لە قورئانی پیرۆزدا بەڵێ. چەند جار وشەی ڕەمەزان هاتووە؟ ئاسانکاری یەک جار وڵی بادوو بی لۆ بادوو بێت ئەو من اختیارەکان دێمێ هەڵبژاردن دێمێ اختیارەکانم بدێ یەک جار سێ جار 5 جار 3 جار تۆ دەڵی 3 جار بەڵێ نا بیگۆڕە وەڵامێک تریشم پێ بڵە یەک جار 3 جار 5 جار 1 جار تۆ دەڵی یەک جار بەڵێ نایگۆڕی وڵی 5 جار بی هەرسی هەڵبژاردنەکەی وت یەکێکی لە ژووری عازم دەدرم پێ 5 جار تۆ دەڵی با 5 جار پێنج. وەستا 1 جار تۆ دەڵی یەک جار عازەکە لە ژووری هات ماشەڵڵا جەماعەتەکەی زیرەکە وەستاکەی لە ژوور یەکسەر سێرچی بۆ عازم دەبێنێ سێرچی بۆ گرەڵی یەک جار تاوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە سپاس دەکەم ویتە بەڕێزی. خاوەن خەڵات ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەڕێزت سپاس دەکەم هیوادارم سوودی سپاس لێ ببینی دەکەم زۆر بەڕێزی. خۆشحاڵ بووین سپاس مەمنون کاتێک گەلە خۆش بەخێر خوار لەسەر لەگەڵ زۆر چاوم سپاس بەڕێزی.